پروژه هجمارا من کو یدی پارسال نوا جوات وزیران دا پاماده بنا سرک وزیران و جگری سرک وزیران و همی وزیران طیباتی جو گوتن سرهات یادان به پرزگریک در بازبیت نیف برا دجاتی کرنی و سیاسی کرنی نیف برا برفرهبونی و خدمت کردن ولاتیان برفتی و گل برای بلند نورس اکادمیست تو شارزای سیاسی هم بحث کن برای بلند تو گله گله بخیراتی زور سپاس هەبژین جاری با او یک لاکینەوە پروژه هجماری من که پروژه‌ایکی خدمتگزاری معاملەی بانقی و دارایی و بە دیجیتالکردنی هەموو کاروباریی دارایی وڵاتیانە بە بێ جیاوازی بەڵێ بۆ هەندێک لایەن هەوڵ دەدەن ئەم پروژه بە سیاسی بکرێ تێکەڵی سیاست دەکەن ڕەنگی لەگەڵ تێکەڵ دەکەن سپاستانەکەم بێگومان پرۆژەی هەژماری من وەکو جەنابە دوتە پرۆژەیەکی خزمەتگوزاری گشتیە بۆ هەموو سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانیە وە قۆناغی یەکەمیشی بۆ موچەخۆران دەستی پێ کردووە. ئەم پرۆژەیەکی دەتوانین بڵێن پرۆژێکی نیشتیمانی نەتەوەیە سەرتاسەریە و هەموو تاکێک لە ناو هەرێمی کوردستانە ئەتوانێت سوودبێن بێت لەم پرۆژەیە. ئەو ڕەهەندەی کە هەندێک لایانی سیاسیان هەندێک کەسایەتی سیاسی ئەیانە بە سیاسی بکەن بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو کێبڕکی و ململانە سیاسی کە هەیە لە هەرێمی کوردستان لە بینی پارت و لایەنە سیاسیەکانە و بەشێکی تریشی بە ئاراستەی بێهێز پیشانان یان لە قەبارە کەمکردنەوەی هەرێمی کوردستانە خۆی بینێتەوە. چۆن هەژماری من پرۆژەیەکە بانق نییە خۆی هیچ صفەتێکی پارەدان و پارەبەخشین و وەرگرتنی نییە تەنها پرۆژەیەکە لە چوارچێوەی ئەم پرۆژەیە کۆمەڵێک بانک هەیە هەر وەک چۆن تەڵتین ئەویش ناوی پرۆژەیەکە لە چوارچێوەی تەڵتینە کۆمەڵێک بانک هەیە لایەنە ئیجابیەکانی لایەنە یاسایەکانی بەهێزی هەژماری من چییە ئەو بانکانی کە پشکدارن یان بەشدارن لە ناو پرۆژەی هەژماری منە ئەو بانکانن کە لە بانقی فیدراڵی عێراقی مۆڵەتیان هەیە و ناسێنراون و فەرمین و ئەکرێ ئەو بانکانی کە لە ناو هەژماری منە لە ناو تەڵتینی شابن لە ناو هەچ پرۆسەیەکی تری حکومی شابن بۆچی بە سیاسی ئەکرێ بە سیاسیکردنەکەی وەکو وتم بەشێکی لێدانە لە قواری هەرێمی کوردستان و بەشێکیشی لێدانە لەو ئەجندا سیاسیانەی کە هەیە بۆ لایەنێکی بەرامبەر ئەوەی خاوەنداریەتی بن بەم پرۆژێ ئەم پرۆژێ حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتێکی سەرتاسەری گژیری هەرێمی کوردستانە کاتێک کە تۆ پرۆژەیەکی ئاوا گرنگی استراتیژی ڕەهەندوور کە کۆمەڵێک بنەمای پتێوی هەیە و کۆمەڵێک ئایندەی گەشی لە بەردەمایە تۆ بیت لە بری ئەوەی کە بیت هەمومان بە یەک دەست هەوڵی سەرخستنی بین ئێمە لە بەهاکی کەم ئەەکەینەوە دادگای فیدراڵی بە ئاشکرا دانی ناوە بە هەژماری منە و لێدوانی ئەم دوایانەی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراقیش بەڕێز سوودانیمان گوێ لێبوو کە هەژماری من زۆر یاساییە و ئێمە لایەنێکە حەقا ینی خۆی سەرچاوەکە بۆیەکی ئێماڵین کە لاوازکردنی هەرێمی کوردستان و کێبڕکی سیاسیە با ئێمە وەکو سەیری پرۆژەکە بکەین وەکو لە شێوەیەکی عەمەلی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە لە پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە پشتی هەرێمی کوردستان لە بەغدا وەرەگرێ بەڵام ئەم قایمە ئەم لیستانەی موچەخۆران سەرجەمیان یەک لە ڕووی یاسایی و حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە هەچ گۆڕانکاریەکی تیا بکرێت زیاد و کەم بکرێت ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بگرە بچێت لەگەڵ حکوومەتی فیدراڵە لەگەڵ وەزارەتی دارایە با بڵین ڕێکخستنی لەسەرەکەن ئینجا لێرە خاڵەکی کورت بەڵام ڕەنگە کاریگەری لە داهاتوو زۆر ئەگەر یەکێک بڵێ نا من لە پرۆژەی هەژماری من بەشدار نابم لە تەوتین بەشدار دەبم ئەو کات ئەمە دەبتە دابەشکردنی هەرێمی کوردستان بەم ڕێکارە بەم ئەوەی جەناب تێڵی ڕێک تەواوکردنی قسەکەی من ئەم جوڵامی ئەم پرسیاری جەنابدا کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقاکە خۆمە مامەڵەکردنێکی بۆ خۆشی نییە هەر لە خۆ نییە ئەمە بە دەستور ڕێک خراوە هەرێمی کوردستان قاوارەیەکی دەستوریە فیدراڵی لە چوارچێوەی عێراقا حکوومەتی عێراقی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە هەرێمی کوردستان کاروبارەکانی خۆی لە چوارچێوەی دەسەڵاتە فیدراڵیەکەی خۆیە ممارەسە ئەکا بەرامبەر بە هاوڵاتیەکە جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکە ئەوەی ئەوانی کە بانگەشەی ئەوە ئەکەن کە ئێمە بچینەوە سەر تەوتین بە تەوتین بیکەین ئەو خزمەتگوزاریانەی لە هەژماری منە هەیە بگرە زیاتر لەوەی لە تەوتینە هەیە تەوتین تەنها موچە بەڵام لە من بوعدە سیاسەکەی باسەکەم ئەوان مەبەستیانە بە کورت و مختصری
مامەڵەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا بکرێ وەکو هەچ پارێزگایەکی تری عێراقیە ئەمە چیمان پێ ئەڵێ ئەمە ڕاستەوخۆ پێمان ئەڵێ کە هەرێمی کوردستان وەکو قەوارە نامێنێ و هیچ مانایەک بۆ دەستوری هەرێمی بۆ دەستوری عێراق نامێنێتەوە لە چوارچێوەی هەرێمی کوردستانە و ئەمان باتەوە بۆ خاڵی سفر کە ئێمە ئەبینەوە بە پارێزگا سەر بە عێراق یعنی ئێمە بەدەستی خۆمان ئەمانەوێ ئەو ئینجازەی ئەو دەستکەوتی کە ساڵانێکە هێناومانە حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستانی لێ دامەزراوە ئێمە بینەوە لە پێناوی موچە کە هەمان نەتیجەشی هەیە کە هەمان بەڕێز بڵێن خۆی حکوومەتی فەدراڵی خودی سەرۆک وەزیران دانی بۆی ناوە پرۆژەی هەژماری من پرۆژەیەکی یاسایی داراییە کە ئەم بازنەیە کە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقە دەبەستێ لە ڕێگەی وەزارەتەکانەوە مامەڵەی لەگەڵ دەکرێ باش ئەگەر وابێ لایەنێک یان پارێزگایەک هەوڵ بدە سەر بە تەوتیم بێ یان ڕاستەوخۆ لە حکوومەتی فەدراڵ موچەکانی خۆیان وەربگرن دەرەوەی هەرێمی کوردستان ئەوان قبول دەکەن یان نایاساییە ئەمە ئەگەر بشکرێ بێگومان قبول ناکە خۆ ڕێی حکوومەتی فێدراڵی زۆر وازەحە و ڕێی وەزیری دارایی زۆر وازەحە هی عێراق و سەرۆک وەزیرانی عێراق زۆر وازەحە ئەوان مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکەن وەکو قەوارەیەکی سیاسی دەستوری لە چوارچێوەی عێراقا و ئەم قەوارەیە حکوومەتێکی هەیە سەرۆکی حکوومەتی هەیە مؤسساتی خۆی هەیە سەرۆکایەتی هەرێمی هەیە سەرۆکێکی هەرێمی هەیە کە مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ عێراقا ئەکا بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان ئێمە مؤسساتمان هەیە لە وڵاتە ئەمە ناکری هەچ کەس بۆ خۆی وەکو پارێزگا سبەینێک گریمان مەسەرەن سەر موچە بەستنێک هەبێ یعنی تۆ مدیری دایرێک تەعامل لەگەڵ حکوومەتی فێدراڵی عێراقا یعنی ئەوەی لەلایەن لایەنێکی سیاسیەوە دەکرێت تەنها بانگەشەی بۆ ئەوەی شەقام گەرم بێ لای ئەوان بن تۆمەت بوو لایەنێک دروست بکەن یعنی ئەگەر وابێ هەر کارمەندێک چزانم هەر دەستێک وەزارەتێک بە هەر شێوەیەک بی ئەگەر هەوڵ بدا دەرەوەی هەژماری من بچی لەگەڵ عێراق مامەڵێ بکە یانێ بە هیچ شێوەیەک ئەوان قبوڵی ناکەن ئەی لە نێوان هەردووکیان ئەوان چی لێ دێ یعنی هەر دەبێنەوە سەر هەژماری من بۆ بابەتی هەژماری من لابوودە یعنی ئەوە پلان هەیە لە ساڵی ئایندا بێ بە ملیۆنێک پاشان سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەبێ لە هەژماری منە جێگیر بکرێن بابەتی ئەوەی کە جەناب تێڵی بەڵێ بانگەشەیەکی میدیاییە بەڵێ بۆ بەلا ڕێبدابردنی خەڵکە بەڵێ بۆ لە کەمکردنەوەی ئەو دەستکەوتە گەورەی هەژماری منە کە بەدەست هاتووە یعنی تۆ سەری پرۆسەکە کە پرۆسی هەژماری من لەگەڵ ئەو پرۆسە کلاسیکە ڕۆتینی کە پێشتر هەبوو بە موچە وەرگرتن ئاسمان و ڕێسمانیان فەرقە یعنی ئەم پێشکەوتنەکە هاتۆتە بەردەسمان ئەم وڵاتان تەمەنا ئەکەن هەندێک کە بگەنە ئەم ئاستە لە دیجیتالکردنی داهاتی تاک سربەخۆی تاک بۆ خۆیان مسۆگەر بکەن ئێمە لە بری ئەوەی بە هەمومان دەستی پێوە بگرین بانگەشەی بۆ ئەوکەین ئەمانەوەی لین لە هەیبەتی بین لە شکۆی کەمکەینەوە هاتنی بانقی TBI بۆ ناو هەژماری من وەکو نوکتەی لێ هات بڕوان پێ بکات چونکە بەشێک لە بانگەشەکارانی ئەوانی دژی هەژماری من بوون هانی خەڵکیانەیە بە بەردەوامی وەرن لە TBI ئێوە بە هەژمار بکەنەوە ئێستا TBI لە خەڵکی نەف فەرمو بڕۆن لە TBI بڵێ ئێمەژ ساڵین وەر لە TBI بیکەنەوە چونکە TBIش هاتە ناو پرۆژەی هەژماری منەوە و یەکێکە لەو بانکانی کە کەڤەری هەژماری من ئەکا لەگەڵ بانکەکانی ترا بەم نەفەسە ئەزانی یعنی تۆ زۆر ئاساییە هەموو بابەتەکانی تر بە سیاسی بکەی ئایدۆلۆژێتی تێکەڵکەی بارگاویکەی بە ئەفکاری سیاسی خۆت ئەمە کێشە نیە بەڵام پرۆژەیەکی خزمەتگوزاری گەورەی سەرتاسەری لە ئەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە ئاستی عێراق و ناوچەکەشە تۆ بید نادیدەی بگری لە پێناوی ئەوەی کە نەبێ بۆ دەستکەوت بۆ حیزبێکی سیاسی یان بۆ حکوومەتێکی ئەم هەرێمە ئەمە بەڕاستی لێدانە لە هەولێر بە تەکسی هاتوچوی هەولێر هاتوچوو ناکەم چاوەڕێ دەکەم هەتا تەکسیێکی بەغدا بێ بەنا هەولێر هات هاوشێوەیەوەکە بێگومان هاوشێوەیە ئەم جیاوازی ڕەنگە ئێستا خەڵک بڵێ بە ئەوەی دەکرێت لەلایەن حکوومەتە لەلایەن لایەنی سیاوە قوڕخکاریە بۆی هەر قازانجێک هەبێ بوو لایەنێک بێ یان سوزانم بۆ حکوومەت بێ قوڕخکاری هەتا سڕادەیەکی تێدێ ئەگەر بابەتەکە لای ئەوان کە باز دەکرێ وابێ و جیاوازی لەگەڵ تەوتین چییە لە ڕووی خزمەت گوزاریەکانیەوە بڵێ جارێ بۆ مۆزوعی قۆرخکاری هەندێک لەو لایەنانیان هەندێک لەو ئاراستەیانەی کە ئەیانەوێ هەژماری من سەر نەگرێ ڕێک پێچەوانەکەیەتی ئەیانەوێ
ئەو ڕێگریانە نەبێت چونکە هەژماری من ڕێگری لە پارێزپیکردنەوە ئەکا ڕێگری لە هەر زۆر بە ئاشکرا ڕێگری لەوەکە کە بەڕێوبەری دایی بە فەرمانگەیەک نەتوانێت بە موچەی کارمەندەکە سزای بدا سربەخۆیەکی دارایی تەواوەتی سەیاسەی بۆ کارمەند بۆ موچەخۆرەکە دەستەبەرەکە و هەژماری من پرۆسەیەکی بەردەوامە بێ یعنی پرۆسەیەکی بەردەوامە بێ کۆمەڵێک سوودی بێ هاوتای هەیە بۆ نمونەیەکێک لەوان ئەو بەڕێزانی کە سەفەری وڵاتانی دەرەوە ئەکەن و پێویستیان بە ڤیزای ینی ئەمە شتێکە خۆ هیچ عیلاقی بە موچەوە نییە بەڵام ئێستا هەموو قونسوڵخانەکان و سەفارەتەکان یەکێک لە بەهێزترین بەڵگەنامەکان کە کەسێک تەقدیمی ڤیزەیەک بکە پێشکەشی ڤیزە بکە ئەوەی کە هەژماری منە هەبێت چونکە ئەزانێ فەرمیە ئەزانێت لە کاتی خۆیان پارەکەیەتە سەر هەژمارەکە وە کەسەکەش لە کاتی ینی لەو بڕەپارەیە وە جێگیریشە ینی بۆ کەشف باقی لەمە دووە هەژماری من زۆر لە هەموو بانکەکە ئەهلیەکانی تر معتەبەرترە چونکە هەم بانکە و هەم سەپۆرتی حکوومەتی هەیەوەم پرۆژەیەکی حکوومەت سەپۆرتیەکە جیالەوە تۆ ئێمە بابینە سەر ناحی عمەلی ڕۆژانەکە مەسەن کەسێک بە شێوە کلاسیکیەکە مەسەن موچە وەرەگرێ بێگومانە بێ بزانەکەی موچەکەی هاتووە کەی ژمێریارەکە موچەی هێناوە بۆ فەرمانگەکەی یان بۆ وەزارەتەکەی سەرەگرتنی تەیەکەوێت کاتێکی زۆریەوێ هەژماری من کۆمەڵێک شتت لە کۆڵەکاتەوە یەک لە ڕووی کاتەوە کاتێکی زۆرت بۆ گەڕێتەوە دوو لە ڕووی تێچووی زۆر کەمە سێ لە ڕووی هیلاکی و ماندووبوونی ئەوەی نییە وە کاتەکانیش تۆ لە فەراهەمە لە بەردەسە لە هەج وەختێک کاتۆ ئەتەوێت توانین بچی خۆ دۆرگری ئەو بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە ناوخۆ بەڵام من فەرمانبەرێکە بیان جەنابەت فەرمانبەرێکی تو هەژماری منت هەیە سەفەری دەرەوەی وڵاتەکەی یان لە شارەکەی خۆت نی دەچیتە پارێزگای سلێمانەیە چیتە پارێزگای دوهۆ ئەچیتە ئیدارە سربەخۆکان هەچ کامێکیان تۆ ئەو وەختە هەم ئەتوانی موچەکەی خۆت وەربگری لە یەکێک لە ئامێرەکانی ITM و هەم ئەتوانی بەشێک لەو موچەیە کە مەسەن نیوەی مانگە بەشێک پاشەکەوت کردووە لە لای خۆت ئەتوانی کە پێویستت بۆ ڕایکێشی یعنی خزمەتگوزاریەکانی زۆرن مەوزوعی تەوتین تایبەتمەندە بە تەنها بۆ موچەی بۆ دابەشکردنی موچەخۆران و تەوتینیش لە عێراقا تا ئێستش سەرتاسەری نەکراوە یعنی تا ئێستا لە چوارچێوەی عێراقا نەبوو بە پرۆسێکی سەرتاسەری ئەگەر ئێمە بەراوردی کات بکەین لە کاتێک کە تەوتین دەستی پێکردووە لەگەڵ ئەوەی کە هەژماری من دەستی پێکردووە هەنگاوەکانی هەژماری من ئەتوان بڵێن دە بەرامبەر خێراتری تەوتینە لە کردنەوەی هەژمار بۆ هەموو موچەخۆرێکی هەرێمی کوردستان و دوای ئەوەی کە موچەخۆری هەرێمی کوردستان هەمویان هێنە ناو پرۆژەی هەژماری منەوە بە دوای ئەوە خزمەتگوزاری تازەتر یەتە ئاراوە مەسەرەن زۆر کەس پرسیاریەوەکە مەسەرەن وەڵا لە عێراق لە تەوتین مەسەنە سلفەی قەرز ئێن بە هاوڵاتیان پرۆژەی هەژماری منیش کە کەوتە سەرپێی خۆی و هەموو موچەخۆران بوو خزمەتگوزاری هاوشێوەی ئەوانش من حەزەکەم یەک ڕوونکردنەوە بە بۆ ئەو خەڵکانی ئەو بەڕێزانی کە پێیان وایە هەژماری من فێڵی تایە و ئەوانە قسەیەک هەیە باوە دروست بووە وەڵا تۆ پارەی ئەگەر هەژماری منت هەبێ پارەی ئاو کارەبا و خزمەتگوزاریەکانی تۆ لە موچەکەت ئەبەن ئەمە خەیاڵە شتی وا لە دنیایە نییە ئەوانی کە لە ئەوروپا ژیان لەسەر کریدیتی خۆیان موچە و حساباتی خۆیانەکەن ئەگەر پاری ئاو کارەباکەشیان بێت ئەبێ خۆیان ڕەزامەند بن خۆیان ئۆکێ بکەن ئەم وەهمە ئەم فۆبیایە حەقە یعنی زیاتر میدیا ئیشی لەسەر کا بیڕەوێنەوە لە لای خەڵک بەڕاستی ئەمە وانییە ئەمە هەڵەت تێگەشتێکی زۆر گەورە هەیە هەژماری من بۆچی تۆ ئەڵێ هەژماری من هی خۆتە سربەخۆیی دارایی لە لای خۆتە و کەس ناتوانێت هیچ دامەزراوەیەک ناتوانێت یەک دینارت لێ بلا بەڕێز بڵند نەورەس ئەکادمیست و شەڕەزای سیاسین گەلمەدە بوون سپاس بووە سپاس بۆ ئێوەش گەلە خێرات